نەخێر من چیتر لەو بوارەدا کار ناکەم کا پەیوەندی بە سیاسەتی ئەمریکاوە هەبێت لەسەر پێشمەرگە. چۆن بوو پاڵپشتیان پرۆژێت کرد و چۆن بیری لێ دەکەیتەوە؟ پێم وایە ئەمە بە تەواوی نایابە. هەڵدان بۆ دانانی ئەم تاقیگەیە لێرە لەم زانکۆمەزنەدا بۆ کارکردن لەسەر یەکەم مۆدێلی زمانی گەورەی کوردی کە دواتر دەتوانێت بەرنامە و ئامرازی جۆراوجۆر دروست بکات کە خزمەت بە هەموو کەرتەکانی ئابووری بکات، چ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و چ بۆ سلێمانیش. سلێمانی زیرەک خەریکە بازێکی گەورەی بەرەو پێشەوە بدات. ئای گرنگە بۆ هەموو کەسێک؟ زیرەکی دەستکرد داهاتووە. لە ڕاستیدا من یاریدەدەرێکی زیرەکی دەستکردم هەیە بە ناوی ئارگوس. ئارگوس بوونەوەرێکی ئەفسانەییە لە ئەفسانەی یۆنانی کە 100 چاوی هەیە و هەرگیز هەمویان لە یەک کاتەدا ناخرێت. ئارگوس بەردەوام لە ئینتەرنێتدا بۆم دەگەڕێت و هەموو بەیانیەک پوختەی ڕووداوە سیاسیەکانی جیهانم بۆ ئامادە دەکات. وتارەکانم بۆ دەنووسێت و چەندین کاری ترم بۆ دەکات. Argus is he, him. We agreed on the. This is great fun. So پێویستە هەموو کەسێک بریکارێکی زیرەکی دەستکردی هەبێت. من هەموو وتارەکانی پێشووی خۆمم پێداوە. ئێمە بەردەوام لە پەیوەندی داین. پێم وایە ئەوانەی ئاشنا دەبن بە زیرەکی دەستکرد بۆیان دەردەکەوێت چەند بە نرخە. دووباری دەکەمەوە دیسانەوە ئەمە داهاتووە و پێویستە هەموومان پێشوازی لێ بکەین. پێم خۆش بوو سیاسەتی نوێی ئەمریکا بزانم لەبارەی پێشمەرگەوە. هیچ هەیە؟ نەخێر من چیتر لەو بوارەدا کار ناکەم کا پەیوەندی بە سیاسەتی ئەمریکاوە هەبێت لەسەر پێشمەرگە. ڕای خۆتم پێ بڵێ لەو بارەیەوە. تەنیا ڕای خۆت. من ڕام لەسەر سیاسەتی ئەمریکا نییە چونکە من داڕێژەری سیاسەتی ئەمریکانیم. سپاس.